سەرێکی ستیڤان شەمزینی گەنجێکی چالاک کەسێک وەکو حەسەن نەجمی یعنی کتێبخانەی کوردی دەوڵەمەند کردووە. ئەم جۆرە قەڵەمانە ئەو قەڵەمانەی کە لە شێوەی ستیڤان لە شێوەی کەسانەی کە ئاڵی فکری کوردی بۆچوونی کوردی خوێندنەوەی کوردی ڕای کورد دەخەنە ڕوو زۆر گرنگە. بەڵێ وەژێڕان گرنگە، بەڵام زۆر گرنگە ئێمە وەکو مرۆڤی کورد من تۆ ئەویتر اینجا پێڕەوی هەر ئایدۆلۆژیایەتی ئەمە کێشەی نییە. ڕۆشنیگا و بۆچوونمان هەر شێوەیەکە خەڵکی کام شارین کام زاراوە کام دەبەر کام پارچەی کوردستان گرنگ نییە. گرنگە ئەوەیە وەکو مرۆڤێکی کورد ئێمە بەرهەممان هەبێ، بەرهەمی نووسینمان هەبێ دواتر، چونکە بەڕاستی ناسنامە ئەداتە مرۆڤەکان، ناسنامە ئەداتە کۆمەڵگاکان. دواتر ڕەنگە لەسەر نەخشە ئەگەر دوای دارستاندا بگەڕێ میدۆزیتەوە لە کۆماری فێدراڵی رووسیا کە یەک لەسەر شەشی وشکانی زەویە پێویستە مایکرۆسکۆپ بێ بۆ ئەوەی کە تۆ دارستان ببینیتەوە. وەختێک کە دارستانی شەبیهیتەوە وڵاتێکی شاهناوی بچوو کە دەم کەناری دەریای قەزوینەوە ئەڵێن حەتاوی زمانی تێدایە. لەو جوگرافیایە بچووکە دارستان خۆی نازانم ڕەنگە بدوێنێ کەسە بێ کەسێکە دەزانیاری هەبێ یارمەتی بدا بدوێنێ دەبێ کەمترە زیاترە حەتاوی زمانی تێدایە. ڕەسوڵ هەمزاتۆر نووسەرێک هەڵدەکەوێت بە ناوی دارستانی من ئەو زمانەی کە دارستانی پێ نووسراوەتە نیە حتا هەزار کەس قسە دەکات زمانی ئاواریە. بەڵام هەموو جیهانزانی دارستان هەیە، زمانی ئاواری هەیە، کلتوری دارستانیەکان هەیە. ئەجاتر ئەو کەسانی کە دارستانیان لە وەرجێڕانی مامۆستا عەزیزگەریە خوێندوێتەوە ئەزانن دارستان چ تێدایە، چ گەوهەرێکە بەڕاستی. جا ئەوەیە پێیان بنووسین بەڕاستی. من لەوە زیاتر حەقوقنان قسە لەسەر بەڕاستی کار ستیڤان کتێبەکەی کەم حەزەکەم لێرە شۆ سپاس بۆ ڕێکخراوی شار بۆ گەشتبێداری مەدەنیەت کە لە شاری سلێمانیەوە بە سپاسەوە لێرە کارێزیان دەستنیشان کرد کە ئەم دوو کتێبە بێتە ئێرە و بێتە خزمەتی ئێوە و پێشکەش بێ ئەوەی بەڕێز بکرێت. من لێرەدا داوا لە بەڕێز کاکارام ماموچی دەکەم کە بەڕاستی بۆ نوبەرامی هەڵەبجەی شیرین، هەڵەبجەی شکۆ، هەڵەبجەی شاعران، هەڵەبجەی جوانی پارێزگا پێنجەمەکەی باشووری کوردستان لەوێەوە هاتووە داوا لە بەڕێزیان تەجدید دێنێ هەندێک قسە لەسەر یەکی لە کتێبەکان بکات. کاکارام جان فەرمووی من چاوەڕوانی جەنابتان خێر بێت. بناوی خۆی بەخش بزرگان دیوارێ باش لای بخێر بێت چاو من خۆشبەختم ئەمڕۆ لەگەڵی ئەوەی خۆشەویست بۆمەوە بۆ چاوانێک کە ئیتر نازانم یان ئەبنە یادەوەری یان ئەبنە یادەوەرێکی قوڵ بۆ کەرکووچەکان و بۆ کوردستان و بۆ ئەلفوبی کوردی بۆ وشەی کوردی بۆ ژیانی کوردەواری بەڵێنەوەی کە ئەوانەی کە لێرە حزوریان هەیە زۆرینەیان تەمنێکی پڕ بایەخی مێژووی خۆیان خەرج کردو بۆ خزمەتی شارەکەی خۆیان، خزمەتی زمانەکەی خۆیان، خزمەتی کلتورەکەی خۆیان کە کلتوری کوردەواری و زمانی کوردیە. لە دڵنیایی ئەمڕۆ لە بەردەم نووسەرێک هاین نووسەرەکە بەتەنیا ئەوە نییە ئێمە بەتەنیا وەکو نووسەرێک بیناسێن یا وەکو ڕۆشنبیرێک یا وەکو ڕۆژنامەنووسێک یا وەکو چالاکوانێکی بواری ڕۆشنبیری و هونەری و بابەتە هونەرەکە، بەڵکو بە بڕوای من خۆم لە بەردەم بیرمەندێک ئاگیرم لەبەرەوەی کە بیرمەند قابلێت کەسێکە قابلێت ئەوەی تیا بتوانێت چەند بسازێن بتوانێت گۆڕانکاری لە فکر تێپەڕێن و فکرێکی نوێمان باتێ کەواتە ئەو کەسە بیرمەندە، کەواتە ئەو کەسە فەیلسوفە، کەواتە ئەو کەسە ئەتوانێت گۆڕانکاری لە ژیانە بێنێتە ئەرا. من ئەمڕۆ قسە لەسەر کتێبی شەوەشەکەم دژی شێرپەنجە لە نووسینی کاک ستیڤان شەمزینی کە خۆی لە ڕابردوو تا ئێستا تقریباً لە 13 ساڵی توش بە نەخۆشی شێرپەنجە زیاد لە 23 کتێبی نووسی
بسوسێ کتێب لەسەر تەختی قەرەوێڵەی نەخۆشخانەیەک لە داراوگا ئەوە وەکو پەرجوویەک وەکو مۆجزەیەک وایە بۆ مرۆڤێک بۆ تاکێک بۆ کەسایەتێکی کورد کە بتوانێت بە نەخۆشیێکی سەختەوە لە ئەوپەڕی ناومێدی لە ئەوپەڕی سەختی ژیان لە هەژاری لە دەربەدەری بتوانێت میلەتەکەی خۆی لەبیر نەکا بتوانێت قەڵەم و وشە و بیرکردنەوەی کوردی فەرامۆژ نەکات. طبعا کتێبەکەم شۆڕشەکەم دژی شێرپەنجە تەنیا ئەزمموی نەخۆشخانە نییە بێت لەبەرەوە ئەم کتێبە لە چیرۆکێک زیاترە لە ڕۆمانێک زیاترە لە بابەتی نووسینی سیمینارێک یان بابەتێک کە بتوانێت ئێمە بخاتە ناو هەیەجانێکی دیکە یان چیرۆکێک بۆ کورتەفلین یان داڕشتن بۆ بابەتی شانۆ یان بە جۆرێک لە جۆرەکان شیتاڵکردنی چەند بابەتێکی فەلسەفی یان ئاوەژۆکردنەوەی چەند چەمکێک بۆ هەڵگەڕانەوەی چەند چەمکێک وە سازانی چەند چەمکێکی فەلسەفی وە لە تەنیشتیا دەرخستنی ڕوانگەیەکی نوێ بۆ بابەتی ژیان و چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ژیان و بیرکردنەوە لە مردن و بیرکردنەوە لە نەخۆشی بیرکردنەوە لە ئەو دەرهاویشتانەی کە ئەمڕۆ مرۆڤایەتی بەگشتی کە سەرباری ئەوەی کە ئێمە لەناو سیستەمێکی جیهانی ئاژین لەناو سیستەمێکی دیسپلێنی سەرمایەداری لەناو سیستەمێکی تر هەموو مرۆڤەکانی بەخۆی و هاڕیوە هەموو مخاطبەی زۆر بابەتەکە لە کتێبەکە. طبعا من هەولێریش باری ئەوە کردەوە کاکستیبان بۆی کە لای وەش بوون بێت کە بە تەنیشت کتێبەکانی خۆیەوە وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو ئەکادیمیە وەکو خوێندکارێکی زانکۆ وەکو پەیڕەوکارێک لە میتۆدە زانکۆیەکان ڕەچاوی ئەو میتۆدانە ناکە کە زانکۆکان پەیڕەوێکن بۆ لەبەرەوەی کە ئەو باوەڕی وایە نووسەرێک هەیە خاوەنی میتۆدی خۆی بێ خاوەنی چەمکی خۆی بێ خاوەنی ڕۆنگەی خۆی بێ لەبەرەوە هەرچەند ئەو لە هەموو کتێبەکانی دیکەیشە هیچ پەرەگرافێکی نییە هیچ کتێبێکی نییە هیچ توێژینەوەیکی نییە بێ ئەرگۆمنت بێ ڕامانە فەلسەفی و فکرەکانی خۆی. طبعا کاکستیبان ڕوانگەیەکی چەکی کوردیانەی هەیە بۆ ژیان و بۆ سیاسەت و بۆ پەیوەندیەکان و لەم ساڵانەی کۆتایی پێش ئەم یەک دوو کتێبەی لە ساڵانی ئەم ساڵی 2024 ساڵانی ڕابردوو کتێبێکی دەرکرد بە ناوی کتێبی خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجە کە بە بڕوای من ئەوە ئینتیلاقیان پیاوە بوو ئینتیلاقیان وسەرە بوو کە بتوانێت زۆرینەی چەمکە فەلسەفیەکان زۆرینەی ڕوانگە فەلسەفیەکان زۆرینەی تێز و دژە تێزەکانی ناو دنیای نووسین و بیرکردنەوە دنیای ڕامان بخاتە خزمەتی چەمکی خۆشەویستیەوە لەبەرەوەی کە ئەو تێگەش لەوەی کە هەم کوردەواری و هەم جیهانیش بەگشتی توانای ئەوەی نەماوە لەسەر خوانی هیچ ئایدۆلۆژیایەک هیچ فکرێک هیچ چەمکێکی فەلسەفی کۆ بێتەوە بۆیە بڕیاریە ئەو هەمومان لەسەر چەمکی خۆشەویستی کۆکە. طبعا کتێبی شۆڕشەکەشم دژی شێرپەنجە بە تەنیا ئەوە نییە وتم ئەزمونێکی بەحتی نەخۆشخانە بۆیان گوازێتەوە نەخێر دووبارە گواستنەوەی ئەزمموی فکری خۆیەتی دووبارە گواستنەوەی ئەدەبیات و دووبارە گواستنەوەی ڕۆحێتی نووسین و بیرکردنەوەی کوردیانی خۆیەتی. کتێبەکە لە پێشەکیەک تێک دێ دوای پێشەکیەکی درۆدرێژ پێشەکیەکی بەشێکی دیکەی بریتە لە ڕامان لە نەخۆشخانە زیاد تقریبا 24 ڕامانی هەیە لەسەر ڕامانێک لەسەر بابەتێک گفتوگۆکە بە چەند لاپەڕەیەک دوای بەشی ڕامان بەشی چاپێکەوتنیە لەگەڵ ڕۆژنامە و میدیاکان کە ئەزمموی ژیانی نەخۆشخانە و قسەکردن لەسەر نەخۆشی و دنیابینی ئەو بۆ نەخۆشی وازێکە بۆ ئێمە. تەنانەت لەم کتێبەیە یعنی دەستی بۆ ئەفسانەکانیش بردووە لەبەرەوەی کە ئەو باوەڕی وایە کتێب ئەبێ هاڕمانی تیاوی لەگەڵ ڕۆحیەتی مرۆڤ و مرۆڤیش بێ ئەفسانە بێ گەڕانە بۆ چیرۆکە دیرۆکەکانی ڕابردووی مرۆڤایەتی ناتوانێت بەردەوام بۆ خۆی بات و ئەو سوودی لە ئەفسانەی یۆنانی سوودی لە ئەفسانەی سۆمەلی زۆر بردووە. ئەڵبەت شتێکی دیکەش ئەمەی باسی کەم کە لێرەیە چ لەم کتێبەی کە ئەزمموی خۆیەتی
چ لە کتێب ئەدەبیەکانی چ لە کتێبە ئەزمونە ڕۆژنامەوانیەکانی خۆی چ کتێبە فەلسفەکانی کاکستیڤان خاوەنی ڕوانگەی خۆیەتی خاوەنی ڕوانگەیەکی کوردیانەیە و ئەوێ بیرکردنەوەی کوردیانە بابێ خاڵێکی تر ئەوەیە کە کتێبی شۆڕشەکە کتێبی خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجە کتێبی شارستانی کۆلاپست ئەم سێ کتێبە لە سەر شێوازی مۆنۆلۆگ خۆدواندن و پرسیار و خەیاڵەکانی مرۆڤ پرسیار و گومانەکانی مرۆڤ پرسیار و گەڕان بە دوای حەقیقەتەکانە پرسیار و گومانکردن و وردبوونەوە و ڕوانگە و شرۆڤەکردنی نووسەرێکە کە بە شێوەی گفتوگوی ناوەکی خۆی کتێبەکانی داڕشت یعنی بە شێوەی پرسیار و وەڵام ئەم کتێبانەی ئەم سێ کتێبەی ئاخیری کە سێ کتێبی جیاوازن بەڵام دابڕاویش نین لێکتی وەکو زنجیرێکی دانابڕاو ئەم سێ کتێبەی کە باسم کرد و کتێبەکانی دیکەشی کتێبە ئەدەبەکانیشی هەرچەند هەر کتێبێکی ئەو دابڕانێکی زۆر ئاشکرایە لە کتێبەکانی ڕابردوو خۆی لە هەمان کادا ئێمە بێ گەڕانەوە بۆ کتێبەکانی دیکەشی تەواوی فکری ئەم پڕۆمان بۆ دەستنیشان داکەن. طبعا هەر لە یەکەم بابەتی کاکستیڤان کە ئێمەستە ڕامانەکانی نەخۆشخانە 24 ڕامانە یەکەم ڕامانی ئەوەیە کە لە ڕووی زمانەوانی ڕانانی وشەی نەخۆشخانەی بۆ ئێمە کردووە و چۆن ئێمە لە نەخۆش ئەوانی لە ڕۆی دیشەوە کتێبەکە کتێبێکی سایکۆلۆژیانەیە و دەیەوێ بابەتەکان زۆر وشک و بابەتێکی فەلسەفی بەحت نەبن یا بابەتێکی کۆمەڵایەتی بەحت نەبن یان گێڕانەوەیەکی بەحتی ڕۆژنامەوانی و چاوپێکەوتن نەبن بە شێوەیەکی سایکۆلۆژیانە هاتووە بابەتەکانی بۆ ئێمە داڕشت. وتمان هەر ڕامانێک لە ڕامانەکان بەڕاستی بابەتێکی سەربەخۆ بۆ ئێمە گەنگەشەیەکە من بە ژمارە یان بە پێی پلەبەندی ڕامانەکان بۆ ئێوە ناخنابوو کە بە چ شێوازێک ڕامانەکان بۆ ئێمە تاوتویەکە بە نمونە ئازاد بە نمونە بەرەنگاری بە نمونە ئیرادە بە نمونە خۆشەویستی بە نمونە ڕوبەڕووبوونەوەی هەر دیاردێک لە کۆمەلگا بە نمونە ئەرکردنەوەکە ئێمە هەمانە بەرامبەر بە دیاردەکان ئەو یەک هاتووە بە پێی بۆلوانی خۆی ڕامانی لەسەر ئەم بابەتانە کرد. بە نمونە لە ڕامانی حەوتەمە باس لە بەرەنگاریە کرد لە بەرەنگاریدا ئەڵێ بەردەوامی کۆڵنەدان ئەنجامگیرێکی ئاسوی ڕۆیان ئەنجامگیرێکی ئەم نووسرە وەهمێک نییە بۆ ئێمە کە وەکو خەیاڵێک بۆنێ بوازێتەوە نەخێر ئەمە وەکو کارکتەرێک کە لەناو بابەتێکی پراکتیکیانە یان لەناو جۆرێک لە جن و جوڵ کە پێویستی بە بابەتی میکانیکی هەیە ئەم لەناو واقعەکەیە واقعێک بۆی مەگوازێتەوە ئەم واقعە بەدەر نییە لە دروستکردنی خەیاڵ بەدەر نییە لە دروستکردنی ئەو میتۆدانەی کە پێویستیان بە ڕامان و بیرکردنەوە هەیە حتا ئێمە توانین ئەم کتێبەی کاکستیڤان بکەینە کوتە فیلمی یان توانین بکەین بە شانۆیەک یا توانین بە جۆرێک لە جۆرەکان خەیاڵی دیکەی بۆ زیادکەین یان چنووکی دیکەی بۆ زیادکەین یان بیرکردنەوەی دیکەی بۆ زیادکەین. من نامێنە زۆر کاتام مەگرم بەڕاستی لە پێشەکیا وتمان ئێمە ئەم نووسەرە توانای ئەوەی هەیە کە چەمکێک بۆی هەڵگەڕێت یان دژی چەمکێکی دیکەس بسازێت یان دوو چەمکی دژ بە یەک
سانتیز بابەتی گەزی ناوەژی مرۆڤ وەکو چەکە بەهێزەکە و بنەڕەتەکەی مرۆڤ لەوەتی مرۆڤ هەیە ئەم بوون ئەقلانی دەستگەوزۆی چەکێکی بەهێزی وەکو چەکی ناوەکی نووسی طبعا ئێمە خاوەنی ڕۆحێکی خاوەنی بوونێکی ناوەکیانی ڕەنگە لە ڕووی جەستەیەوە ئێمە ئازار بدرین لە ڕووی جەستەیەوە ئێمە دەفەرمون بەڵام لە ڕووی ئیرادە و هێز و باوەڕ بەخۆبوونی ناوەکی خۆمانەوە ئەتوانین تۆناغەکان تێبڕین طبعا ئەم پیاوە لەناو ئازارێکی قوڵی سەختی نەخۆشی شێربەنجایە شێربەنجەکەی لەو شێربەنجانە نییە کە نەخۆشێک باسانی بچێتە نەخۆشخانەی هیوا و چارەسەرەکەی وەرگرێت و بگەڕێتەوە ماڵ یعنی ئەو درێژایی 13 ساڵ کەمترین کاتی لەماڵ زۆرینەی کتێبەکانی لەسەر نۆتی مۆبایلەکەی لەسەر چرپای قەرێوەڵەکەی نووسیوی بۆ ئەمە ئازارەوە توانیوێتی بیرکردنەوەکانی خۆی خیاڵەکانی خۆی ئەندێشە و ڕوویا و ڕوانەکانی خۆی بۆ ئەمە لە هەموو بابەتەکانی فەلسەفە ئەدەب بابەتی ڕۆشنبیری هەتا بابەتان و پێ سیاسیەکان بۆ ئێمە بخاتە ڕوو لەناو هەموو کتێبەکانیشیە لەناو کتێب ئەدەبیەکانیشیە لەناو کتێبە فەلسەفەکانیشیە بە زمانێکی جیهانی بۆ یعنی ئەوە نییە بە زمانێکی خۆماڵی بەحتی سنوورداری وەکو جوگرافیاکی کوردستانی هەڵەبجەیە کەرکووک لە چوارچێوەیەکی مەحدوودا بۆ ئێمە گەنگەشەی بابەتەکان بە نەخێر ئەو کاتێکە لەگەڵ چەمکێکی فەلسەفی لەگەڵ چەمکێکی ئاینی لەگەڵ چەمکێکی کولتوری دەرگیرە بێت لەگەڵ سیستەمێک دەرگیرە بێت بە زمانێکی زۆر ژیانیانە بە زمانێکە پارا و بە زمانێکە خاوەن معروفێکی قوڵ شارەزای هەموو قوتابخانە فەلسەفەکان دێت مخاطبەی بابەتەکان بۆ ئێمەیەکە بە نمونە کاتی ئێمە ڕێی سیستەمی سەرمایەداری لە ڕوانگەیەکی بەحتی بچووکی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری خۆمانەوە ڕەنگە لەم چەمکە بڕوانی هەرێک لە ئێمە بەڵام یەک بە تێپەڕینی زۆر جار بە بڕواین بە تێپەڕینی ڕوانگەی فەیلسوفانیش بە تێگەشتنی ڕوانگەی فەیلسوفانیش دێت ئەو پشتی بابەتەکان بۆ ئێمە گەنگەشێت وەکو چۆن کەسێکی خوێنەر کتێبێکە خوێنێتەوە توانێت ڕۆحی کتێبەکەت بۆ دەربێنەوە کەسێکی دیکەش کتێبەکەت بۆ خوێنێتەوە سەرپێی کتێبەکە خوێنێتەوە و ڕەنگە هیچیشی دێتێ نەکات نتوانێت دوو دێڕ بۆ بژێڕێتەوە بەڵام ئەم نووسەرە بۆیە من بەگشتی بە ئەسەر بابەتەکان قسەکەم بۆیە کە ئێوە ناچار بکەم کتێبەکانی خوێن یعنی تەنیا کتێبە ناکەیسە لە بەدەستمانە بەدوای کتێبەکانی کەیشا بگەڕێن کتێبەکانی کەی لە ساڵانی ڕابردوو و لە کەرکووکی خۆشەویست یعنی چالشی بۆ کراوە بەخشرا یعنی ئەم کتێبە ئەم نووسەرە یەکێک لە تایبەتمەندیەکانی کەسەکەش نەبژێتەوە بۆ یەکە یەکێک نییە لە بازرگانانی فکر یەکێک نییە لە بازرگانانی سیاسی یەکێک نییە لە بازرگانانی ئایدۆلۆژی فرۆش ئەم پیاوە ئەم نووسەرە یەکێکە لەو کەسانی کە فکر ئەبەخشێت ئەوەی کە بێتی ئیبەخشێ ئەوەی کە نووسیوێتی لەسەر ئەسپۆماندوبوونی خۆی لەسەر دیفاع و لەسەر کۆکی خۆی و ماڵی خۆی و کەسوکاری خۆی هاتوو کتێبەکانی بەخشی بۆ بێن یعنی ئێمە زۆر نووسەری گەورەمان هەیە و بەناو گەورەیە بەڵام بەناو زۆر سیاسی گەورەیە بەناو زۆر ڕۆشنبیری گەورەیە بەڵام ببینی بە زۆرێک لە جۆرەکان دێت فکری خۆی فرۆشێ کتێبەکانی بەم وەزع سیاسی و ئابووری و کۆمەڵایەتێکی ئێستا کوردستانی تێکەوتووە دێت گیرفانی من تۆڕ دەکاتەوە کتێبەکانی لەسەر و نرخی سروشتی ناو کتێبخانەکانەوە ئەدا بە ئێمە و بازرگانی بە فکری خۆی طبعا كتابة جخت الإرادة يعني بكوي يشتي كتابة كات جخت الإرادة مروضة إرادة كبتواني إنقاذي بابتكاني من ناوي خوي إنقاذي بابتكاني درجة بخوي أم نسرا خوي لبيشتي كتابة كات عليه من بثنيا جستم خسوة بردام كزيش بيركدناهم ناوي خوم روحي خوم وإرادي خوم تسليم أوان نكردك ما عدا ولا بك يما رجالي ڕەچەتەی پزیشکی خۆمانەکەی بەڵام لەولاوە من هەرگیز ڕۆحی خۆم ئیرادی خۆم ڕادستی نەخۆشخانە و پزیشکان نەکردێت بۆی کە بتوانم بمێنمەوە بتوانم ئەوەی کە هەمە پێشکەش ئەم ئیرادەیە
ئەم ئازادی کە ئەم مرۆڤەیەتی هەر شۆڕشێک کە چەندە تیمەتی تیۆریکی شۆڕژگەرانەی ئەوەندەش ئاتاجی ئیرادێکی بەهێزی شۆڕژگەرانەی تەبعاً ئەم کوڕە باوەڕی بە جۆرێک لە شۆڕشی ڕادیکاڵانە هەیە لە بابەتی فکر بابەتە کەڵەن ڕادیکاڵانە بەس بابەتە شۆڕژگێری و عەسکەری ئەوم بانەیە ناو خەیاڵەکانمان لە بابەتی ئیرادەبەخشین لە بابەتی دروستکردنی فکر لە بابەتی یاربەخشین بە ئێمە باوەڕی بەوایە کە ئێمە ڕادیکاڵ ئێمە زۆر جەسوور بین و زۆر دوێرانە زۆر ئازادانە ڕوبەڕووی بابەتەکانمان لەبارەی ئیرادەی نووسەر ڕوانگەیەکی شوپنهاور پێچوانە بۆ ئێمە دەڵێم زۆر جار یعنی ئەم ئیرادەی ئەوەی هەیە بتوانێت چەمکە فەلسفەکان بۆ ئێمە هەڵوەشێنێتەوە سازی باتەوە چەمکی دیکەی بە ڕۆحیەتێکی کوردیانەوە یا بە تێگەشتێکی کوردیانەوە پێشکەشی چ کورد چ جیهانی بەوەی ئەگەر ویست ئیرادە لای شۆپنهاور ویستێکی ئینکتیفانە بێت لە وێناکردنی ئازاردا ئەوە لای ستیڤ ڕوویەکی پۆزەتیفانەی هەیە طبعاً ئەم وێنە و ویستەی نووسەر بۆ ئیرادە و ئازار لە ناوڕۆکدا لە بنکی خۆیدا ڕەمەکی ژیاندۆستیە وەک ژینات بۆ ماوەی لێی دەڕێت یعنی باس کە باس ئیرادەیەکە ئەم ئیرادە ئەوە نییە بە سەرنجێک لە شوێنە وەری گرتووی یا بە شێوەی نامەیەک لە شوێنە وەری گرتووی نەخێر ئەوەڵێ مرۆڤ ئەتوانێت لە ژینەتیکی خۆیان بۆ ماوەی خۆیان ئەو ئیرادەیە دۆزێتەوە کام نەخۆشیە سەختە کام قۆناغی ژیانی سەختە کام سیستەمی سەختە بەسەریەوە تێکوت لە هەندێک بابەتی دیکە مەسەلەن لە ڕامانێکیا باز لە ترس هەیە ترس ئێمە گەینە بەکوێ یعنی ترسەوەیە کە ئێمە خاتۆ ناوی خۆمان و نەتوانین هیچ ئیرادێکی دیکە لەناو ترسا بەدی بێنە کە لەناو وەڵێ هەرچەندە وەکو بابەتی خۆڕسکی و وەکو بابەتی ژینەتێکی مرۆڤ خاوەنی ترسە بەڵام ترس دەتوانێت ئێمە بگەینێتە قۆناغی ڕەهایی قۆناغی ئازادبوون قۆناغی بەرەنگاریکی بەهێز قۆناغێک کە ئیتر ترس ئەو فۆبیایە نەبێت